منی کە سەیری بابەتەکە دەکەی ئەمە زۆر ئامانجی کەشی لەگەردایە ئەوە نیە هەر دژی گەریلابی یاخۆ دژی خەباتی بەشی باکووربی بەڕۆ ئەمە بەرنامەی هەیە کە ئەزمموی هەرێمی کوردستانی شتێک بدە هەمووی بخاتۆ ژێر دەسەڵاتی خۆی بۆیە ئەم هێرشانەی دەست پێ کردووە ئەم هێرشانش ڕاستە زۆر بەهێزە و تەڕوشک پێکەوە دەسووتێنێ خەڵکەشی زۆر ینی شارستانی و ینی سڤیل زەرمەند دەبی لێرە کە ئەو ناوچەیە بەردەوام لەژێر تۆپباران بووە لەژێر هێرشی فڕۆکە بووە بەڵام خەڵکەکە خۆی ڕاگرتووە گەریلاش خۆی ڕاگرتووە لە ڕاستیدا خۆی ئەوەش خارەشی گرنگە یعنی کە باز بکەین ئەمە ئەم هێرشانە لە ڕووی یاسای نێودەوڵەتیش ینی بەڕاستی شەرمەزاریە نەکرد عێراق شەرمەزاری بکە هەرێمی کوردستان یوئێنش شەرمەزاری بکە بێ شەو ڕۆژ ئەتو بسڕۆێنە ناو وڵاتێک بە کەیفی خۆت ئەمە هۆی لاوازی حکومەتی عێراقا یاخود هۆی لاوازی هاوپەیمانانە کاتە ئێستا دەسەڵاتیان هەیە لە عێراق یاخود عێراق بەڵام ئەوە ناگەینێ کە ئەوانە بێدەنگ من لانی کەم دەبی ئەزعف الئیمان هەوڵ بدا ینی شەرمەزاری بکە و بە شێوەیەکی ئەو تۆ داوای ڕاوەستانی بکە داوای ینی بنبڕی ئەو هێرشانە بکە زارش کە دووبارە نەبێتەوە بەداخەوە هەموو کەس لێ بێدەنگە ئەو گەلەی ئێمە ئەو ملەتی ئێمە لە باشوور و لە باکوور دەبێ ئەم قوربانی بدە خۆی تورکیا هەوڵ دەدا کە هەرێمی کوردستانش لەوە تێوە بگرێنی بەڵام ئێمە زانیاری ئەو تۆمانیە کە بڕێن ئایا هەرێمی کوردستان بەشدارە یان بەشدار نییە مەسەرەن ینی خۆی مەفرۆز وایە بەشدار نەبی لە زیاتی ئەوەی کە دژاتی بکە ئەگە دژاتی نەکە داوای گفتوگۆ و ئەوە بکە ئەسڵ وایە وابی بەڵام بە هیچ شێوەیەک هیچ کەسێک بۆی نییە کە پشتگیری ئەو هێرشەی بکە کە تورکیا ئەنجامی دەدا لە باشووری کوردستان بۆ سەر گەریلاکان و بۆ سەر گوندەکانی دیهاتی باشووری کوردستان و خەڵکەکەی ئەو ڕزوو باخە هەموو دەسووتێ و ڕووبەرێکی یەکجار زۆرە بە سەدان کیلۆمەترە یعنی ئەو خەڵکە ئەوە چەند ساڵە دەنارێنی باشە ئەم هێرشانەی حکومەتی تورکیا خۆی هەرچەند بیوێ دەیوێ مەسەرەن گەریلا لاواز بکە یان پارتی کرێکەران لاواز بکە بەڵام ئێشەکە لەوەی نیە ئێشەکە لە داخلی خۆتی خۆی کێشەی هەیە کێشەی لەگەڵ حیزبەکان لەگەر ئۆپۆزیسیۆن و هەروە ئەو چالەچانەی کە گەریلا دێکە لە ناو خاکی باکووری کوردستان ینی لەوێ ئێشی گەیشتی بۆیە دێتە ئێرە دەنا دەبا ئەوان لێرەن ئەگەر ئێشیان نەگەیشت بێت لە ناو تورکیا بۆ دێنێ ئێرە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نابی ینی هێزی هەرێمی کوردستان بە هەموو حیزب و لایەنەکانەوە دەبی دژی ڕابوەستن دەبی ئێستیکاری ئەو هێرشە بکەن ئەوزە چۆن دەکرێت پشتیوانی لێ بکەن ئەمە تاوانە ئەمە کارەسات ئەگەر وشە بکرێ هیوادارین پەنا نەبرێتە بەر ئەوە و ئەمە زیاتر لە زەرەر و زیان هیچکای لێ ناکەویتەوە و ئێمە لە هەرێمی کوردستان دەبێت بە شێوێکی حکمت و عاقلانە هەڵسوکەوت بکەین و لێ نەگەڕێن شەڕەکە گەورەتر بکرێ و ئێمە شتێوە بگرێن لە هەرێمی کوردستان بەڵام ئەم جارە پلانەکە گۆڕابێ ڕەنگە ینی پلان گۆڕایە پلانەکە ڕەنگە بەهێزتر بی و لەوانەیە هێزی زیاتریش بێنن و چەکی نوێش زیاتر بێنن دایانەوێ ینی هەندێک بێنە پێش چکە هەتا ئێستا ئەوانە ڕاستە هەندێک لووتکە سەرچیان گرتبێ یاخود هەندێک شوێنیان گرتوێ بەڵام ئەوە هیچ ڕێگر نەبلەوەی کە گەریلا چارەشەکانی خۆی نەکا یاخود گەریلا نەمینێ بۆیە ئەو جارە بە حسابی خۆیان بە زیاتر هاتونە بەڵام ئومێدەوارین هەموو لایەک عەقڵ و منطق بەکاربێنن و بەرەو ئاشتی بڕۆین ئەمە هیچ چارەیەکی نییە و ئێستا نە حکومەتی تورکیا و نە کوردیش چەک دادیدا لە